ئارام ئەنوەرمان کردووە کە بەڕێزیان سەرپەرشتیاری پرۆژەی گەشانەوەن. بەڕێز ئارام بەخێر هاتیۆم کاتت باش. زۆر سپاس. جارێ حەزەکەم لەوە دەست پێ بکەم دەرەنجامی ئەو کەسە ئەو کارانە چی بوو کە کردان لە قۆناغی یەکەمە یاخود باڵێن دەرەنجامی پرۆژەکە چی بووە؟ بەڵێ پرۆژەی گەشانەوە یەکێکە لەو پرۆژانەی حکوومەتی هەرێمی کوردستان بەخۆشحالیەوە دوای ئەوەی کە بەپێی یاسای ژمارە 2 ساڵی 2011 پرۆژەی سندوقی پشتیوانی پرۆبوسکانی لاوان ئەعلان کرا کە زیاد لە 8,6 سوودمەند ماوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە پرۆژەی بچووک خۆیدا بینیەوە. بەڵام دوا بەدوای ئەو قەیران و ئەو بابەتانێک کە بەسەر هەرێمی کوردستان هات لە 2016ەوە پاڵپشتی بازرگانی بۆ پاڵپشتی دارایی بۆ پرۆژەی بچووک وەستێنرا. دواتر بیرمان لەوە کردەوە بە میکانیزمێکی نوێتر بە شێوازێکی نوێتر بیر لەوە بکەینەوە چۆن پەرەی بازرگانی بە یان جوولێ بازرگانی زیاتر دروستکەین لە بازار و یا پاڵپشتی پرۆژەی بچووک مامناوەندەکان بکەین. ئەوە بوو بیرۆکەی دامەزراندنی پرۆژەی گەشانەوە بە هاوکاری بە هاوبەشی نێوان وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتی و مەکتەبی بەڕێز سەرۆک حکوومەت دوای ڕاوێژێکی دوور و درێژ گەیشتنەوە دەرەنجامەی کە لە قۆناغی ئێستادا پێویستە ئەمە زیاتر فۆکەسمان لەسەر ئەو پرۆژانە بکە کاریگەری زیاتریان هەیە لە ڕووی داراییەوە لە ڕووی ڕەخساندنی هەلی کارەوە. ئەو بوو میکانیزمێکی جیاوازتر لە پرۆژەی سندوقی پشتیوانی پرۆبوسکانی لاوان دانرا بە میکانیزمێکی نوێتر. دوای ئەوەی میکانیزمەکان کوبرێ جێبەجێنی دەستنیشان کرا ئەوە بوو ساڵێک لەمەوبەر پرۆژەکەمان ڕەگەاند کە 140 ئەپلیکیشنی فۆرم وەرگرت هەموو خۆشبەختانە عنی جیاوازتر لە هەموو پرۆژەکانی تر ئەو پرۆژێک ئێمە ئەلانمان کرد هیچ شتێکی کاری دەستی تێدان یعنی و مامەلەیەکی بەدەستی ڕایە ناکرێتن هەمووی بە شێوازی سیستەم ئۆنلاینە. ئەمە هەر بۆ خۆی پێشکەوتنێکە لە بەڵێ یەک لەو جیاوازانە بوو کە لەگەر پرۆژەکەی پێشتر فەرقی هەبوو. دوای ئەوە قۆناغی فلترێشن دەستی پێکردن لە وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتیەوە لەو 140 ئەپلیکیشنێکە تەقدیم وەزارەتی کار کرا 113 ماوە ئەوانی ترکە مەرجەکان شمولی نەدەکردن دوورخرانەوە. و جیاوازیش تریش ئەوە بوو لەناو پرۆژە گەشانەوە هاوبەشی لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەتدا دروستکراوە. هەروەکو جەنابەت ئاماژەت پێدا یەک لە بانقە بازرگانی ئەهلیەکان و هەروەها یەکی لە کۆمپانیا لۆکاڵیەکان کە کاری بێکەوەی دەکەین بۆ ئەنجامدانی ئەم پرۆژەیە. ئەو کۆمپانیا و ئەو بانکی کە جەنابەت ئاماژەت پێدا ئەوە تاسەر لەگەڵ ئێمە نابن ئەو بەپێ کۆنتراکتەیە لە بەرەوەی ئەوە لەوانە لە ساڵ لەو پرۆژەی داهاتوو کە ئێمە ئەلاین دەکەین لەگەر کۆمپانیای تر لەگەر بانکی تر ینی کۆمەڵی بانکی تر بێنە ئەم بابەتەوە جێبە بێتەوە کە لە قۆناغی ئێستادا 25 پرۆژە پاڵپشتی کراینە و قۆناغی هەڵسەنگاندنی بەڕێستاوتان 140 فۆرمتان دابش کردو لەو 113 وەرگیراوە. باشە ئێستا لەو 113 25 کارەکەن لەو 113 بەپێی ئەو قۆناغا ئەو ویستم قۆناغەکان باز بکەم. دوای ئەوەی لەلایەن تیمی وردبینی وەزارەتمانەوە تیمی پرۆژەی گەشانەوە وردبینی بۆ کرا ئەم 113 پرۆژەیە ئاراستەی بانک کرا بۆ ئەوی چێکلیست بکرێتن کە ئەوانە لە ڕووی لیستی ڕەشەوە هیچ ئاماژەیەک لە سەریان هەیە. دواتر ئاراستەی ئەو کۆمپانیا کرێکە ئێمە و گرێبەستمان لەگەر هەیە من نامەوێت وەکو ئاماژە ناوی کۆمپانیان بانک بێنم لە بەرەوەی لاوانە لە داهاتوو لەگەر کۆمپانیای تریان باقی تر کارەکانمان ئەنجام بدەین. ئەو کۆمپانیا یاخود ئەو ڕێکخراوە کارسازە هەڵدەستێ بە دوو شتی زۆر گرنگ BVA و BDS ینی ئەو دویان بابرن BDA لەگەر BVS هەڵسەنگاندنی شاوی دارایی هەڵسەنگاندنی شاوی بازرگانی لەگەر هەڵسەنگاندنی ینی ئەو هەڵسەنگاندانی کە پێویستە لە ڕووی دراسی جەدوای پرۆژەکانەوە ئەوان ئەنجامیاندا. دواتر ئەو بڕەپارەیە تەرخان کرا یاخود دەستنیشان کرا کە پێویستە بۆ ئەو پرۆژانە لە ملیۆنێک تا 150 میلیۆن بوو. دوای ئەوەی کە وەزارەتی کار ڕەزامەندیدا لەسەر ڕۆپارەیە لەلایەن بانک و پارەکانیان بۆ سەرف کرا و هەژماری بانقیان بۆ کراوە و پارەکان لە ڕێی بانقەوە پێیاندرا و لە ڕێی بانک. ئێستا ئەو پرۆژانە بەرهەمیان هەیە؟ بەڵێ بە دڵنیاییەوە. چۆن چاودێریانەکەنەوە؟ ئێمە لە ماوەی ساڵێکە بەپێ ئەو تیم و پرۆگرامێکی دامان ناوە تەنها تیمی هەڵسەنگاندن 8 سەردانی کردوون هەر پرۆژەیەکیان لە چ بوارێکدان زیاتر کاگاران؟
لە هەموو بارێکەوە ینی ئێمە کە دەچین لەگەڵیان دادەنیشین تیمەکانمان لەگەریان دادەچین تیمی بە دوواداسین یاخود تیمی هەڵسەنگاندن ئەگەر چێشە گرفتێکیان هەبێتن لەگەر بانقا یان لەگەر ئێمە یان چێشە و گرفتی گەڕانەوەی پارەکان هەبێتن یاخود چێشە گرفتی بازرگانیان هەبێتن لە ڕووی ڕکلامەوە لە هەموو بوارەکان تیمێکی ڕاوێژکاری لەگەریان دەبێتن کە بۆ ماوەی ئێمە سێ قۆناغماندانە بوو 3 مانگ و 6 مانگ و 9 مانگ ینی هەر 3 مانگ جارێکیش هەڵسەنگاندنمان بۆ کاریگەریەکانی پێدانی قەرزەکە چی بوو لەسەر پرۆژەکان. باشە بەڕێز ئارام هەندێک جار ئەم پرۆژانە کە خۆیان چوونەتە سەر سکەیەکی باش و ئەڕۆن و ئەیانەوێت پرۆژەکان فراوانترکەن بەرهەمیان زیاترکەن بۆ جاری دووەم یاخود کاتێک کە پێویستیان بە پارەیترە بێ ئێوە هەوڵیان لەگەڵان یاخود یارمەتیانیان پاڵپشتیانەکەن بۆ جاری دووەم بەڵێ ئەوان بەپێی مەرج و ڕێنمایەکان کە تاوەکو ئێستا ئێستاما لە باس لە قۆناغی داهاتوو دەکەین قۆناغی پێشمان با باسکەن هەر کەسێک بۆی هەیە یەکجار سوودمەند بێ لە پاڵپشتی دارایی بەڵام بۆ ئەم بابەتەی پرۆژێک گەشانەوە ئێستاما تاوەکو ئێستا ڕاگەاندنمان بۆ قۆناغی دووەم ئەنی نەکردوەکو خاڵ و مەرجەکان بە تەواوی تەزبیتمان کردبێتن بەڵام وەکو ئەوەی کە لە ڕێنمایەکاندا هەبووە تەنها یەکجار سوودمەند دەبن بەڵام بیر لەوە کراوەتەوە هەندێک پرۆژە هەیە بەو پاڵپشتی یەکەم کە ئێمە پاڵپشتیمان کردووە بە نمونە پرۆژێکی بازرگانی بەشێکی تری زیاد کردووە یعنی خەتێکی ئینتازی تری زیاد کردووە و ئەگەر زارێکتر یارمەتی بکرێت لەوانە خەتێکی تر زیاد دەکرێت کەواتە لە پرۆژەیەکی زۆر بچووکەوە دەبێت بە پرۆژێ بچووک و دەبێتە مامناوان دواتر دەبێتە پرۆژەی گەورە ئەنی کەواتە تۆ دەبێت پاڵپشتەکانت بەردەوام بێ بەڵام دەبێت لە چوارچێوەی مەرج و ڕێنمایەکاندا. باشە ئێستا گەنجێک هەیە خۆی ماوەی ساڵێکە کار ئەکات بە نمونە چێشخانەیەکی بچووکی هەیە خواردن دروستەکە با نمونە لەسەر بەشێکی وابێنینەوە پێویستەکە کە پرۆژەکەی زیاتر بکات ئەبێت چی بکات لەم قۆناغەیە بۆی کە سوودمەند بێ لەم پاڵپشتیکردنە. بەڵێ بەپێی ئەو مەرزانێکی ئێمە هەمانە تەمەنی پرۆژەکە دەبێت لە ساڵێک کەمتر نەبێ ئەنی ئەو کەسێک کە پرۆژەی هەیە بەلایانی کەم دەبێت ساڵێک ئەزمموی کارکردنی لە پرۆژەکە. ئێوە بۆ نمونە عەرەبانێکی خواردن کە ماوەی ساڵێکە ناو ناوبانگی دەرکردەوە وەکو خواردنگەیەکی بچووک وایە بە پرۆژەی بچووک هەژماریەکەن یاخودنا بە پرۆژەی بچووک هەژمار دەکرێتن بەڵام ئەوەی کێ من باسم کرد لە ملیۆنی تا 150 میلیۆن ئەنیمە ئەگەر تەسنیفی پرۆژەکان بکەن پرۆژەی زۆر بچووک و بچووک و مامناوەند و پرۆژە گەورە هەیە عەرەبانەیەک لە پرۆژێکی زۆر بچووکدا دەندرێتن ئەو مەرزانێکی ئێمە بۆ پرۆژە گەشانەوەدامان پێویستە UPN هەبێ پێویستە UN هەبێ UPN یونیک پێرسن نمبەرێکەیە بابرێن کۆدی بێهاوتای کەسێکەیە ئەوەی ترشیان کۆدی بێهاوتای بازرگانێکەیە لەوانەیە زۆرێک لەو پرۆژانە وەکو لەسەر عەرەبانەیەک UNی دەست نەکەوێتن کەواتە تۆ ناتوانێت تەسنیف بخەیتە ناو تەسنیفی پرۆژەی مامناوەند یاخود ناتوانێت دڵنیاییەکی ئەوە وەربگری لەبەرەوەی ئەو پرۆژە گەشانەوە ئەوەیە کە ئێمە هیچ دەستەبەرێکی داوا ناکەین ینی هیچ کەفیلێکمان نەویستوە لەو سوودماندا لەبەرەوەی خودی پرۆژەکە خۆی زمانی پرۆژەکەی خۆی دەکاتن لە گەڕانەوەکەشی بەڵام من عەرەبانەیەک چۆن بتوانم زمانی ئەوە بکەم کە ئەمڕۆ لەو شوێنە بەیانی لە شوێنێکترە باشە بە نمونەی گەنجێکی تر بێنینەوە بە نمونە ئەیەوێت کارگەیەکی ریسایکلین دانێت لە هەرێمی کوردستانە کە پێویستمان پێێتی وەک هەلی کاریش بڕەخسێنێت بەڵام پێشتر ئەزمموی ئەم کاری نەبووە یاخود با بڵێن ساڵێک نابێت کە ئەم کارەی کردووە لەوانەیە لە بوارێک تراکاری کردبێت بەڵام ساڵێکە کاری دیکەی کردووە ئێوە توانن بڵێ پرۆژە گەشانەوە ئەمە بەپێی ئەولەویەت و بەپێی کات و بەپێی شوێنەکە پرۆژەکان دەگۆڕن باشە پرۆژەی پارساڵمان پرۆژەیەکی تاقیکاری بوو پرۆژەی داهاتوومان لە قۆناغی تاقیکاری دەردەسێ ئەو پرۆژەکە پێشتر کردمان لە هەموو بوارەکان لە پشتتوکاری لە بازرگانی لە پیشسازی لە هەموو کردەکان تێدا و لە تەکنەلۆجیا بەڵام ئەم پرۆژەی لەوانێ ئێمە ئێستا بیر لەوە بکەینەوە لە ناوچەیەکی وەکو سۆران و لە ناوچەیەکی وەکو ڕاپەڕین تەنها بیر لە پرۆژێکی کشتتوکاڵی بکەینەوە لە سنتەری شارەکان بیر لە پرۆژێکی ڕیساکل بکەینەوە یاخود واتە ئەمەش دەبێتە هاندان یاخود با بڵین چانسێکی زیاتر بۆ کەسانە بە پێداویستی ناوچەکە بە تایبەت ئەو پرۆژانەی ینی کە لە ڕووی منافەسەوە منافەسان کەمترە یاخود داهێنانیان زیاتر تێدا ئێمە زیاتر پاڵپشتی و پرۆژان دەکەین ینی لە
هەم لە هەڵسەنگاندنەکە هەم لە هەموو بابەتەکان زیاتر گرنگ بەوانە دەدرێت. جاساگەرە و کەسانە گویان لە بەڕێزە بێ ئەوە بۆ خۆیان باشە چانسێکی باشە پێداون کە ئاسانکاریان بۆکە لە چ بوارێکدا فۆرمەکەیان پڕکەنەوە یەک کێنەوانەی کە بیانوێ بە من بازێک لە پرۆژەکان بکەم پرۆژەی دووبارە بەکارهێنانەوە باشە لە سنووری هەڵەبجە شێت کە درود بۆ جانی پاچی شەهیدانی هەڵەبجە کە ئەمڕۆ یادەکەی چەند بەو مناسبەوە یەک لەو پرۆژانێک کە ئێمە پاڵپشتیمان کردووە پرۆژەی ئەو پلاستیکانێک کە لە کۆڵان شتەکان خڕ دەکرێتەوە دەهێنێت دووبارە بەکاری دێنێتەوە هەم کیسی نایلۆنی دروست دەکاتن هەم ئەو پایپی ئەو سۆندە و شتانێک کە بابرن بۆ کەرتی کشتتوکاڵی بەکاردێتن ینی دووبارە بەکاریان دێنێتەوە ئەنی ئەوەی کە پێش ئێمە پاڵپشتێکی ئێمە لە ئاستێکی زۆر بچووکدا بوو بەڵام ئێستا ببینە سیرکە ئاستەکەی زۆر بەرە پێشتە و هاندانی زۆر بخۆی بینی و خەڵکی زیاتر لەگەری کار دەکەن و ئەنی ئەوە باشە دوایین پرسیارم کە بەڕێز ئارام زۆر بە کورتی پێم بڵێ ئەو کەسانەی کە سوودمەند بوون لە پرۆژەکەدا لە کاتی خۆی و لە وادەی گونجاودا ئامادەن قەرزەکانیان بدەنەوە بەڵێ کەواتە لە قۆناغیەکەمە ئەکرێ بڵین پرۆژەکەتان سەرکەوتوو بوو بەڵێ ئێمە راپۆرتی هەفتانەما هەیە نێوان بانک و لە نێوان وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتی بەپێ ئەو راپۆرتانی کە بۆمان دێتەوە تەنها چەند ینی یەک دوو پرۆژە نەبێتن کە تۆزێ دواکەوتن لە وادەی گەڕانەوەی پاژەکانیان هەیە ئەوانش کۆمەڵێک کۆکاریان هەیە ینی ئێمە بە سەردانی مەدانی خۆم ئەنیکە سەردانی هەموو پرۆژەکانم کردووە بەتایبەت دوای ئەوەی کە بەتایبەت ئەو دوو پرۆژەش کە ئێمە سەردانم کردوون بەشیان کێشەی موسمیان هەیە هەندێک پرۆژە کشت و کاڵین ئەنی من ناتوانم مقەیەدی کەم ئللا دەبێت سەرمانگان تۆ بێ ئەوم بۆ بدێ لە وەرزێکە بەنمونە پرۆژەیەکی پەلەوەرە دوای سێمان کە ئینتازەکە خۆی دەفرۆشی دەتوانانی پارێ سێمانگ بەسەرێک بداتەوە بەڵام تۆ ئێستا بێ ئەوە بەشێک لە گرفتەکان ئەو بابەتانە بەشیشان گرفتی بە بازارکردن ئەوانە بۆیان بابەتی هاتو سۆلەبێنی شارەکان ینی گواستنەوەی بەروبمەکان هەوڵماندا ئەو بابەتانە سارەسەر بۆ هیواین بێگومان بەردەوامی لەم کارانەیە ئەوە نیشانەی سەرکەوتنیەتی بە هیواین ئەوەش بەردەوام بن زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ زۆر سپاس بەخێر هاتن.